لە سێ بۆ سێونی و دەرچووە ئیتر ئێمەیش نەمانزانیە ئەمە مناڵی ئێمەیەکە کە لە پەیژەکان بڵاو بۆ وتیا مناڵی خنکیاوە ئێمەش ئاگدار نەبین کە مناڵی ئێمە دوای سعات 5 تەلەفۆنیان مامان کرد وتیا وەڵا ئەیوب دیار نییە کە ئەیوب دیار نییە ئێمە چوینە بان ئەو شوێنە کە حادسەکەی لێبووە کەس نەیوت مناڵی ئێمەیە هەر ئێمە ماینەوە تەنیا مناڵەکە مناڵی ئێمە دەرچوو ئەوە ئەوڵی و ئاخری تەمەنی چەند ساڵ بووە؟ 2013 مالی 2013 بەڵێ باشە ئەم منداڵە خوێندکار بوو؟ بەڵێ تەبەن بەڵێ خوێندکار بوو باشە بەمەستی دەچۆ لە ماوەوە؟ وەڵا هەر بۆ هەموو پاسکیلێکیە دوای لە مەدرسە تێتەوە و پاسکیلەکەی بۆ خۆی لەو ناوە یاریەکە لەگەڵ تەک ڕەفیقەکانیە بەس قەدەری خوا هاوردێ بۆ ژێر جسرەکە لای ماڵ یاریە کردیتر ئەمەوە بنێم ئەو ماوە هاتە بۆینانە دوورە لە ماڵەوە تقریبا 600 700 500 600 متر لە ماڵێمەوە دوورە جسرەکە ئێمە لەبان لە حەمەی کەریمین لە کۆڵانە گەورەکە ئاوەکەش لەوێنەیتر قەدەری خوا بردێ بۆ وێنە و مەیش ناوترێ